بەختیار سەعید بەڕێوەبەری ناوەندی حەوڕەنگە دیارە ناوەندی حەوڕەنگە یەکێک لە ناوەندە هونەریەکانی ناو شاری سلێمانی کە ساڵانە چەندین پرۆژەی هونەری ساز دەکات. یەکێک لەو بیرۆکانی کە کاری لەسەرەکەین چۆن ئەتوانین هونەر بکەینە پردێکی پەیوەندی لەگەڵ نێوان میلەتە جیاوازەکان و ئاینە جیاوازەکانە. دیارە هونەرێکێکە لەو ڕێگایانەی کاتوانین ئەم پەیوەندیە دروستکەین. نامیشانی پێشەنگاکە هەنگاوی ڕەنگەکان. ئێمە پێشتر لە ساڵانی ڕابردووە پێشەنگایەکمان بردە شاری ستنە، دواتر پێشەنگاکە داوەت کرا بۆ شاری تاران بە ناوی هەنگاوی ڕەنگەکان بوو. دواتر لە قۆناغی دووەمە ئەوانمان داوەت کرد بۆ شاری سلێمانی. بۆیە لێرە ناومان ناوەتەوە هەنگاوی ڕەنگەکان سێ، واتە بێتە پرۆژەی سێمی ئەم ناوە. بەدڵخۆشەوە ئەمڕۆ 41 هونەرمەند لە بواری جیاواز، لە بواری نیگارکێشانە، پەیکەر، خۆشنووسی لە هەمان کاتا فۆتۆ بەشداری کردووە. بە هەموو ئەمانە توانیانە دنیایەکی پڕ لە ڕەنگ و پڕ لە هیوا ببەخشن. هەموو کارەکانیش لە ئاستێکی زۆر باشە دروست کراون. ئەو هونەرمەندانە هەم لە خەڵکی شاری سنەن، لە هەمان کاتا خەڵکی تارانن. ئەتوانین بڵێن ئێستامانە بەشێکن لەو هونەرمەندانەی کە لەم دوو شارەیە لە ئاستێکی باڵایە کارەکانیان نمایش ئەکرێت و هەم ئەشفرۆشرێت. بەدڵخۆشەوە ئێمە توانیمانە ئەم پێشەنگایە وەکو ناوەندی حەوڕەنگە لاستۆ بگرین و تا ئێستا بە دڵخۆشە ژمارێکی زۆر لە هونەرمەندان هەروەها لە پەیمانگاکانی هونەرە جوانەکان و زانکۆ و ئەوانە سەردانیان کردووە. پێشەنگاکە بڕیارە 4 ڕۆژ بەردەوام بێت، بەڵام ئەمڕۆ لەسەر داوای هەندێک لە هونەرمەندان ڕۆژێکی ترمان بۆ زیادکردەوە تا ڕۆژی پێنجشەمەش بەردەوامە بێت. شانازیەکەین کە لە سلێمانیا توانیمان ئەم کارە بکەین. بەشێک لە تابلۆکان بۆ بینەران کە جێی سەرنج بووە، دوو ئیشی ئاوی هەیە لەوایە کە بڵێن زۆر وردەکاری هونەرمەندەکە زۆر وردەکاری کاری تیا کردووە. کاتێکی بینی هەستەکەی فۆتۆیە، بەڵام کە ورد دەبیتەوە لەی سەرەکەی ئیشی دەستی و با بڵێن بە فڵشەی ئاوی دروستکراوە. ئەم ئیشەی کە لە پشتمانەوەی ئەو ئاوە یەکێکە لە هونەرمەندە زۆر تایبەتەکانی ناو شاری تاران کە بڵێن زۆربەی تابلۆکانی لە نرخێکی زۆر لەسەرەوەیە و لە زۆربەی وڵاتەکانی ئەوروپا ئەوانە فرۆشە بە نرخی زۆر بەرز. لە هەمان کاتە لە خواریشەوە کۆمەڵک تابلیتەیە کە بۆ خەڵک جێی سەرنج بووە. لە هەمان کاتە کارە خۆشنووسیەکان بە هەمان شێوە و فۆتۆگرافیەکانیش بە شێوەیە. بۆ نمونە ئەمڕۆ با بڵێم هاوڵاتیەکی شاری سلێمانی هات کە نزیکی 12 لە کارەکانی هەڵبژاردووە کە ئەیکڕێتەوە. لە هەمان کاتە بڕیارە بەیانی خەڵکی تریش بێت. کەواتە ئێمە توانیمانە کارێکی هونەری بخێنە بەرچاو کە بۆ ئاستە پێشتر پیشان نەدراوە. بۆ ئێمە زۆر گرنگە کە تۆ ساڵانە ئەبدەیتی جۆری بیرکردنەوەی خۆت لە کاری خۆت بکەیت. بەدڵخۆشەوە ئێمە ساڵانە توانیمان ئەم ئەبدەیتە بۆ ناوەندی حەوڕەنگە و چۆنەتی کارەکان بەڕێوەبرین. من نازنین هنرور هستم. یکی از من نازنین هنرورم. دو اثری که لپش سر منو ایوینن اثری من هن حین نام نمایشگاه حضور معنا است. ممنونی لمردم هنر دوست سلیمانی که تشریف آنها آورد و بعضی آن که نمایشگاه که ایما قسمت برجسته‌ای که در آثار من وجود داره اوریگامی هست. اما اثری من نکته برجسته که اصلا اثرا استفاده کردن لا اوریگامیه. اوریگامی هنری که اصل ژاپن هست که و حاصل تا کردن کاغذگل به صورت متوالیه که اما باید سویت شکلک به شکل مثلث به وجود بیاد که مثلث نماد جنه سبک استفاده میکنم برای اینکه بتونم منظورم رو به مخاطب لإيران وهاتون فخوشحالن كدراهن وهنا أم نمایشگاه لسليمانيا وبعد تشكرك لمردم سليماني كتشريفيان هاوردو ونری ام پێشانگام هەنەبوون. هونەردوستە سلەیمانیەیە کە بە نمایشگاه میان. خۆی هونەر یەکێکە لە دەرمانە زۆر باشەکانی ئارامکردنەوەی دەروون. هونەری تشکیلی یا هەموو هونەرەکانی تر بە تایبەتیش هونەری تشکیلی ئارامکردنەوەیەکی زۆر گرنگی دەرونی ئینسانەکانە. چەند مەشغوڵ بیت کاتێک سەردانی پێشانگایەکی هونەریەکەی پێم وایە و کاتانە تۆ لە ڕووی دەرونیەوە بەبێەوەی بە خۆت بزانی زۆر ئارام بوویتەوە. من پێم وایە لە کاتە قەیرانەکانە باشترین دەروان بۆ کۆمەڵگا پێشانگا هونەریەکانە و سیرکردنی کارە هونەریەکان. بۆیە لەم کاتانە کەم پێشانگایە کراوەتەوە
من هانی خەڵکەدەم داوا لە خەڵکەکەم بێن سەردانی ئەم جۆرە پێشانگایە بکەن چکە زۆر خۆیانیان تیا دۆزنەوە بە تایبەتی ئەم تابلوانەی کە من ئەمڕۆ بینی من هەمووی ئەو تابلوانن کە تعبیر لە دەرونی ئینسانی ڕۆژهەڵاتی بە تایبەتی کوردی ئەمدی و ئەودی و تەنانەت ئێرانیەکانیش بە حکمی نزیکبوونی کللتوری بە حکمی هاوبەشی لە کێشە و گیر و گرفتەکانە زۆربەی هەر زۆری لەوحەکان ئەو جۆرە ئارامبەخشەی تایە من بەڕاستی زۆر چێژم بینی لە بینینی ئەم تابلوانەوە چەند ڕۆژ لێرە بێ هەموو ڕۆژەکان دێمە بۆ وڵات زۆربەی هەرە زۆری تابلۆکان وەکو باسم کرد بە حکمەوەی کە نزیکن لە ڕووی کللتوری و دەرونیەوە لە ئێمە زۆر سرنج ڕاکێشن بە تایبەتیم دوو تابلۆ بۆ لای منەوە زۆر گرنگ بوون چکە ئەنیە من دایکم خەریکی تەونکردن بووە و ینی ئەو هینانەی لاما دروست کرد بوو کە ئەو بیرۆوەریانەی لە لاما دروست کرد بوو و بەڕاستی هونەرمەندەکەی زۆر جوان ئیشی لەسەر کردو وردەکاری زۆری تیا کردو. من ناسعلی خەت خۆم بە خۆشحاڵەزانم کە ئەمڕۆ سەردانی یەکێک لە جوانترین پێشانگاکانی ساڵم کرد بەڕاستی پێشنگایەکە پڕە لە هونەر پڕە لە مەدرسەی جیاواز لە هەر چوار بەشەکەی هونەرە خۆشنووسی تەشکیلی پەیکەرسازی فۆتۆگرافی بەڕاستی لێرەوە دەستخۆشی لە بڕێوەبەرانی ئەم کارەکەم لە دەستگای حەوڕەنگە لە کاک بەختیار بە تایبەتی کە هەموو ساڵێک چاومان شا دەکاتەوە دڵمان ئارامەکاتەوە بە بینینی کۆمەڵی تابلوی جیاواز کۆمەڵێ کاری زۆر ناوازە و مەدرسە جیاوازەکانی وڵاتی ڕۆژهەڵاتی نیشتیمان ئەمڕۆ لە ئەم لە سوورەکە بەڕاستی کۆمەڵێ مەدرسەی زۆر تایبەت و جیاوازم بینی لە هەموو بەشەکانی هونەر بە جیاواز لە خۆشنووسیە کۆمەڵێ مەدرسەی جیاواز و ستایلی تایبەتم بینی لە تشکیلیا کۆمەڵێ مەدرسە و کۆمەڵێ ستایلی زۆر تایبەت و زۆر جیاوازم بینی بەڕاستی کارێکیان کردو جێگەی سەرسوڕهێنەرە هیوادارم هەموو کوردێک بێتم پێشنگایە ببینێ لە هونەری فۆتۆاوە زۆر جیاواز بەڕاستی من خۆم فۆتۆگرافەرم کۆمەڵە سروشتی کوردستانم بینی ڕۆژهەڵاتی نیشتیمان بەڕاستی دڵ ئارامەکاتەوە چاو پڕ لە ئاوەکات زۆر شتی جوان لە پەیکەرسازیشە هەچەند پەیکەرسازیەکە تۆزێ کەمترە بەڵام شتی زۆر ناوازە و زۆر جوانی تیان نمایش کراوە من وەکو فۆتۆگرافەرێک بەڕاستی سەرسامی خۆم دەرەبڕم بۆ هەموو ئەو کارانی و بە خێراتنی هەموو ئەو میوانە ڕۆژهەڵاتیانەکەم کاتون بۆ باشووری کوردستان بە شاری سلێمانی دەستخۆشیان لێکەم و هیوادارم ئەم پێشنگانە ئەم ئاڵوگۆڕکردنی هونەر و هونەرمەندانە هەموو ساڵێک بۆ زیاتر لە 2 جار لە 3 جار بکرێت بۆ ئەوەی هەم ئێمە تەجربەی ئەوان وەرگین هەم ئەوان بتوانن سوودمەند بن لە تەجربە و لە کار هونەرەکانی باشووری کوردستان. پێشنگایکی زۆر بەلای منەوە سەرنج ڕاکێش و جوان بوو شتێکی بێ هاوتا بوو. بەڕاستی ئێمە پێویستەکان پێشنگانە هەر زەمانێک جاری کە تێپەڕە بێ بۆ ئەو تەلەبانەیە کە لەو بەشانە هەمانە هەبێت نەمادێکی چاکی هەیە و ئیسفادەیەکی باشی هەیە بۆ گەنجەکانمان کە لەو بەشانە لێرە لە مەحەدا خوێنن لە حاڵەتێک کە پێویستەکە بیدۆزنەوە لە ناو وێنەکانە ئەمانە زۆر گرنگە. اینجا بەگشتی هونەرمەندانێکی چاکە هەیە لێرە لە وێنەکانیان بەڕاستی هەر کەم لەم وێنانە کە تۆ سەیرەکەی دنیایکی نهێنی تایە لە بازی وێنە هەر قوفڵ و درگای تێدا دانراوە پێویستەکە لە ئاستێکی بەرزی ئەو وێنانە کە سەیریانەکەی لیان تێبگەی بۆ ئەو قەڵەمەکە لەسەر ئەو وێنانە بەکاردێ یا ئەو وێنەگرەی کە دانیشتووە بە ساعەت ئەو کات و زەمەنە و ئەو ڕەنگەی پێیاوە کە ئەو وێنەیە گرتووە ئەمانە هەمووی کە لە یەکێ دەیتەوە بینی ئەرک و زەحمەتێکی باشی کێشاوە لە دەشتێکەوە لە چۆڵەوانیکەوە لە بەردێکە بە ساعەت دانیشتوە تا و کات و زەمەنەی بۆ دروست بووە هەتاو گەیشتووەتە ئەو قیاسە ئەو وێنەیە بداتێ ئەو ڕەنگەی پێ بدا ئەو جوانیە پێ بدە و ئەو شتێکە لە دڵ و دەروون و هەستی هونەری خۆیان هەیە لەو وێنەیە بیگرێت و دەری ببڕێ بۆ ئێمە کە وەکو دین بۆم پێشنگایە سەیریەکەین جوانی و وێنانە ببینین. دەستخۆشی لە ئێوەی شەکەم کە بەڕاستی هاتوون ئێوە کاناڵەکەتان کە زەحمەتان کێشاوە هاتوون بۆ ئێرە ئەم جوانیەم پێشەنگا و ئەم میوانانە کە هاتوون بۆ ئێرە لەگەڵ یان ناوت و وێژەکەن لەگەڵ ئەم
وێنانە چۆن تێکەڵ ئەبن زۆر گرنگە ئەمە سپاس و پێزانینمان هەیە بۆ ئێوەش و کاناڵەکەشت. هونەرمەندانی ئێران لێرەیە شرکەتیان کردووە بەس هونەرمەندانی فقط ڕۆژهەڵات نین. من بە 6 تابلۆ فۆتۆگرافی ناچڕال لێرە شرکەتم کردووە دەوروبەری 120 ئەسەریش لێرایە لەم پێشانگایە هەو جۆرە کە بینین تەبیعەتی نەتەنیا کوردەواری بەڵکە شارانی دیکەی ئێرانەوە کە دەبینن کەویری کرمانە لێرەوە زۆر دوورە لە جنوبی ئێرانەیە هەر کام لەم وێنانە کە دەبینن ڕۆژها و سەعاتها کار لەسەری کراوە شاید ئەو وێنەیە کە لە پسەری من دەبینن لە 365 ڕۆژی ساڵە یەک ڕۆژ ئاوا بێ ینی بارودۆخی کەش و هەواکە ئاوا بێ کە هەول لەسەری بێت و بەفر بێت ئێستا کە دەبینن ئەوە ڕۆژها و ساعتها کار لەسەری کراوە پێمان خۆشە ئێمەیچ لە تەعامڵا بین تە هونەرمەندانی ئێرە ئەوانیش داوەتکەین هەموەها بۆ کوردستان بۆ تاران کە بتوانین لە خزمەتیان نابین و ئەم تەعامڵمانە لەبین هەردوو لایەنی کوردستانە بێت. یادگارە خەیامم خەڵکی مەریوان دانیشتووی شاری تاران ئەندامی شورای عالی ئەنجومەنە خۆشنویسانی ئێران تەلەبەی مامۆستا وەڵام حوسێن ئەمیرخانی. ئەم پیشانگایە بریتە لە وێنەکاری یعنی فتۆ خۆشنووسی نەقاشی خەت کە من لە بەشی نەقاشی خەت و خۆشنووسیە بە 6 لەوحە بەشداریم کردو. هاتن بۆ سلێمانی نەفەقەت وەکو شارێک بەڵکە وەکو شوێنێکە لە دڵ هەموو کوردێکە جێ جیاوازی هەیە بۆی کە زۆر دۆڵەمەنە لەباری کەلتور و هونەرەوە. پێمان خۆش بوو ئەم مەجموعە کارانە کە بڕێ لە کارەکانێکی مامۆستایانێکی زۆر پایە بەرزترن لە شاری سلێمانیە پیشان بدرێت بۆی کە لەگەڵ هونەرمەندانی ئێرە قسە و باسێکی زۆرتر بێت و تەعاملێکی باشتر بەرقەرار بێت. بۆی کە ئەو جیاوازیان ئەو بۆ چوونانە کە هەر هونەرمەندێک بە جیاواز لە دەلاقەیەکی جیاواز و سەریەکات ئاگادار بین لەم بۆ چوونانە و بتوانین خەڵکی لێوە بگرین. خەڵکی سلێمانیش وەکو هەموو پیشانگاکانتر استقبالی لێوەکەن پێیان خۆشە کاری هونەری فەرهەنگی ببینن بە پێی ئەوەی کە ئەگەر بۆیان بکرێت یان ڕێکلامەکە بگویان گەشت بێت تەبعەن تاو شوێنێکە پێیان کراوە هەمیشە بەشداریان کردووە. شارێکی فەرهەنگیە شارێکی هونەریە و تەبیعیە کاگەشتێکی ئەوە ببینێت لە خەڵکی شاری سلێمانی. سەرەتا دەستخۆشی لە ئێوە کە مۆستافەتان کاتون بۆ ئێرە دەستخۆشی ئێوەکەم دەستخۆشی لە هونەرمەندە خۆشنووسانی ڕۆژهەڵاتی کوردستانی ئێرانەکەم و ئەوانەی کە لە تارانیشەوە هاتوون مەرج نییە ڕۆژهەڵات بن. ئەم پێشانگایە هەمە ڕەنگە واتە بە تابلۆی کاری خۆشنووسی بەشداریان کردو بە تابلۆی ڕسمیش بەشداری کراوە و چەندین هونەری کەشی تایە. من هەرم ڕۆک و سەردانی کارێک هاتم بۆ ئێرە تابلۆی منیتیان نیە تابلۆی خۆشنووسەکانی سلێمانیشی تیان نییە بەڵام هەرۆک و سەردانی کارێک من هاتووم ئەم مەعرەزە کە کراوەتەوانێ بڵێن سەردانی ئێرەیان کردو و هەماهەنگیێکیان دروست کردووە بۆ ئێمە شتێکی زۆر باشە. هیوادارم تەنسیقێکی باشترمان بێ لەگەڵ ئەوان ناچکە و هونەرمەندانش گەورن. هونەرمەندانی خۆشمان چەندین جار بەسەرەن بە هەماهەنگی پێشانگا کراوەتەوە لە تاران لە سنە سەقس ئەمانە ئاشنایەتیان هەیە بەڵام ئێستا ئەمان هاتوونەتە ئێرە بڵێن بڵێ زۆر زۆر گرنگە ئیشەکانیان زۆر لە ئاستێکی هونەری باڵایە ماندوو بوونی پێوە دیارە ئیشی هونەرمەندە گەورەکانی پێوە دیارە دوور لە تەقلید و کۆمەڵەشت ئێمەش دەستخۆشیان لێکەنەوە خەڵکەشکێت سەیریەکات و ئەم پێشانگایە بینێ هەستێکی گونجاوی بۆی هەیە و شتێکی زۆر باشە. داواکارم ئەم جۆرە پێشانگایانە ئەگەر دامی مادی هەبێ لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان و ئێمە شتوانین لێوە بیکەینەوە ئەوان شتوان بەردەوام لێرە بیکەنەوە بینەری زۆری شێبێ.